بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت. کاک ئیحسان من بەر لە پشووەکە پرسیارم کرد کە بزوتنەوە خاوەنی سەروەری و خەباتی شاخە و ماوەیەک ئەم کێشەی خاوەنددارێتی و سەروەری و شانازی و ستایشە لە نێوان ئێوە برادرانی کۆمەڵی ئیسلامیا هەیە کە بەوەی کە ئەوان خۆیان بە درێژکردنەوەی ئەو خاوەن و درێژکردنەوەی ئەو خەباتە ئەزان. لە ڕاستیە خەباتی زیێڕینی دیش بە باس و شۆڕشی شاخ هی کام لاتانە؟ طبعا ئەمە پێویستی بەڕوونکردەکە طبعا ئێمە ئینکاری ناکەین کە ئەو برا بەڕێزانەی کە ئێستاکێ لە کۆمەڵی ئیسلامیان هەر بە کاک عەلی باپیرەوە هەتا ئەگاتە هەمویان هەمووی یعنی کەم و زۆر دەوری هەبووە لە بزوتنەوەی ئیسلامی. ئێمە قەت ئینکاری حقایق ناکەین و ئەو برا بەڕێزانی تر هەر لە ینی ئەوانەی کە لە قیادانی ئێستاکێش لەوێ، بەڵام تەبیعەتی هیچ کەسێک نەبووە کە بێت ئێستا بۆ نمونە بڵین بەڕێز مامجلال خۆ کاتی خۆی یەک حیزب بۆ کە پارتی بوو خۆ نادێت بێ بڵێ وەڵام من ناوی پارتیم گۆڕی و ناوم ناوەیەکێتی و ئەو تاریخەی بڵین لە کۆنەوە بێنێ. سۆسیالیست هەر ئاینی شت بین لە یەکێتی زیوەت و کاک محەممەدی حاجی مەحموود یەکێک بۆ لە دامەزرێنەری و پیاوێکی بەڕێز کە ئەو هەموو خەباتەی هەیە خۆ نەهاتووە بێ بڵێ من درێژە پێدەری یەکێتی نیشتیمانیم و ناوەکەم گۆڕیەوە بە حزبی سۆسیالیست. ئەمە تەنها خۆخڵەتاندنی پێڵێن و ئیلا بزوتنەوەی ئیسلامی مؤسسی بزوتنەوەی ئیسلامی ئەمە خۆی ماوە. ئەو برا بەڕێزانە هەمویان بۆیان هەیە وەکو ئێمە وەکو هەموو ئەندامێک ئێمە فەخر و شانازی بکەن کە خەباتیان هەبووە جیهادیان هەبووە لە ناو بزوتنەوەی ئیسلامیە، بەڵام وەکو مێژوو خۆیان لەو ڕۆژەوە بۆیان حسابە کە ئیعلانی کۆمەڵی ئیسلامیان کردووە و هەموو عورف و عاداتێکیش وە ئەڵێ ینی ئەتوانن شانازی بکەن بەو مان و بوون و بەو جیهاد و بەوەی کە بویانە کەم و زۆر لە شاخە، بەڵام وەکو مێژوو ئێمە درێژە پێدەری بزوتنەوەی ئیسلامین ئەوەی کە هەیە ئێستاکێ و ئەو پیاوە کۆنانەی کە هەر لە دامەزرانینیشیوە تا ئەمڕۆ لە بزوتنەوە بوون وەکو بەڕێز کاک حاجی کامیل، کاکەمال، بەڕێز مامۆستا مەلا محەممەد بڵین مەلا مامۆستا مەلا عومەر، هەموو ئەو برا بەڕێزانەی کاک ئەنوەر ئەنەبی، هەموو ئەو برا بەڕێزانەی کە لە بیدایەتەوە لە بزوتنەوە بوون تا ئەمڕۆ هەمووی ماون و لە بزوتنەوان و بەو هەموو حەسار و ناڕەحەتی و ناخۆشیە بە هیچ شێوەیەک بە هیچ لایەکە ینی نەڕۆشتون. ئێمە خۆمان خاوەنی ئەو مێژووی خۆمانی، بەڵام ئەوانیش ئەو مافەیان هەیە کە ئەو بەشەی کە هەیان بووە بڵێن کە لە ناو بزوتنەوە بووین و ئەو ماوەی کارمان کردو. کاکەسان پێش ئێستا باسی دڵسۆزی لایەنگران و هەوادارانی بزوتنەوەت کرد کە چ دڵسۆزیەکیان تایە بۆ بزوتنەوەی ئیسلامی. پێت وایە ئەم دڵسۆزیە هەمان بە هەمان شێوە لە نێو قیادە و قائیدەی بزوتنەوە ما بێت هەبێت؟ نەخێر، منەڵام قاعیدەکەمان لە ئێمە باشترە، قاعیدەکە لە سەرکردایەتەکە باشترە بە تاکید دەبێمە ئەتراف بۆ بکەین کە الحەمدولله قاعیدەیەکی زۆر زۆر پاک و جوانمان هەیە، بەڵام ئەوانە هەمووی دڵخۆشکەرن لەبەرەوەی ئێمە تەئکیدین، یعنی ئینشاء الله کە زروفمان ئێستاکە تەبیعیتر بووە و باشتر و ئەمانە بووە. من لەو باوەڕام ئینشاء الله بە زووترین کات کە بەرەو کۆنگرس بچین ئەو خەڵکە بتوانێت قیادەیەکی باش قیادەیەکە بەوەی بزانێ بتوانێت لەم مەرحەلەیە بەرەو پێشی بەرێ بەرەو قۆناغێکی باشتری بەرێ. ئێمە هیچ کەسێک ینی زیاد نییە تەمەن لە بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق، بەڵام تەنها هەر لە زمانی پێغەمبەرانی شاوا بووە پەیمانخوای گەورە بۆ هەموو مەرحەلەیەک پێغەمبەرێکی ناردووە کە بۆ ئەو کات و زەمەنە بشێ. خوای گەورە کە ئەرزی دروست کردو ئەیتوانی هەر بفەرمێ ئەوە من ئەرزم دروست کرد و ئادەمیشم کرد بە پێغەمبەر و ئوعبدوها إلى يوم القيامة، بەڵام ئەمەی نەکردووە، هاتووە هەزارە پێغەمبەری ناردووەت بۆ هەموو ئەم میلەتە لەگەڵ تەتەوری بەشەریەتە پێغەمبەرێکی بۆ ناردووە. لەبەرەوە ئێمەش لەم زروف و لەم زەمانە کە ئێستاکێ عەسری بڵین فەیسبوک و تویتەر و ئەو شتانەیە ئەم مەرحەلەیە پێویست بەوە کاکە ئەوانە تەمەن هەمووی مانون دەستخۆشی لە هەموو لایەکە کرێ. من لەو باوەڕام جەماوەری بزوتنەوەش دەستخۆشی لە هەموو کەسێکەکە ئەوەیشی کە دانیشتووە لە ناو بزوتنەوەی ئیسلامی ئێمە دەستخۆشی لەکەین و دائیمە بە وەفا بین بەرامبەری، بەڵام ئێستا پێویستی بەوە کە قیادەیەک بێت کە لە ئاستی بەرپرسیارەتی و لە ئاستی ئەم مەرحەلا بێت کە ئێمە پیاڕۆین لە کوردستان. کاک ئیحسان پێم خۆش بچمە سەر تەورەیەکی گرنگ کە ئەویش پەیوەندیەکانی ئێوەیە بە چ پەیوەندی نێوخۆیەکان، چ پەیوەندیتان بە دەرەوەی خۆتان و چ پەیوەندی هەرێمیەکان و چ پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم. هەندێک گومان و شک هەیە لەسەر تەمەموژی هەیە لەسەر
پەیوەندیەکانی ئێوە بە ئێرانەوە هەمیشە گومانی ئەوە کراوە کە ئێوە پەیوەندێکی ناتەندروستان هەیە لەگەڵ ئێرانە ئایا پەیوەندیەکانی ئێوە تاکوێ دروستە و تاکوێ کەوتونتە ژێر مەرج و داواکاری کۆماری ئیسلامیەوە ئێمە وەکو باسمان کرد هەر لە بدایەتەوە تەبعانە بێ هەموو ئینسانێک و هەموو خەڵکێک مەما حەقی خۆی بینە جمهوری ئیسلامی ئەمە سوپاسیان دەکەین کە لە کاتی کیمیابارانی هەڵەبجاوە لە زۆر کاتا کە دائیمەن هەمیشە مەرجیان کردوتەوە بۆ خەڵکی کورد و هەمووشێ پەنابوون بۆ ئەو خەڵکە ئێمە سوپاسیان دەکەین لەو مەواقیفانەی کە هەیان بۆ لەگەڵ سیاسینی کورد لەگەڵ میلەتی کورد و ئەوانە بەڵام طبعا لە هەمان شێوە ئێمە علاقاتمان هەمیشە حەزمان کردووە لەسەر ئەساسی احترامی متبادل بێ لەگەڵ زۆربەی ئەو وڵاتانە و هەروەکو باسمان کرد ئێمە هەر لە ئەوە ڕۆژەوە چۆن علاقاتمان لەگەڵ ئێرانە محاولەمان کردو طبیعی بێ محاولەمان کردو لەگەڵ سعودیە وڵاتە ئەوروپیەکان و هەموو لایەکی تریش هەر طبیعی بێ لەبەرەوە ئێمە علاقاتێکی تا ئەو علاقاتانش هەمیشە بەرز و نزمە بن کاتی وا هەیە باشە کاتی وایە خراپە وەکو علاقاتی هەموو بینی وڵات و حیزب و ئەوانە بەڵام ئێمە هیچ علاقاتێکی تایبەتمەندیمان ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ بڵێن هیچ لایەنەکان نییە و علاقاتی خۆشمان ئەمڕۆ لەگەڵ ئەو برابەڕێزانەی پارتی دیموکراتی کوردستان علاقاتێکی زۆر زۆر باشە و هیواداریشین ئینشاءالله ئەو علاقاتە زیاتر بەرەو پێش بەرین و هیوادارین چاکتر و باشتر و بتەوتری بکەین و لەگەڵ برایان یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانیش ئێمە محاولەکەین ئەو تەمومژەی کە هەبوو بێ لەسەر پەیوەندەکانی خۆمان ئێمە وەکو بزوتنەوە ئەوە هەموو قیادەی بزوتنەوەش ئەو ڕێی هەیە کە ئێمە ئامادەیمان هەیە لەگەڵ یەکێتیشە علاقاتی خۆمان بە هەمان شێوبەرین لەبەرەوە بە تایبەتی ئێستاکێ کە ضرورەتێکە لە کوردستانە بە تایبەتی ئەو وەزعەکە ئێستاکێ پیاڕوە کە هەموو لایەک پێکەوە بتوانین کارێ بکەین مدافع بین لەو میلەتە سەبارەت بە پەیوەندیەکانی ئێوە بە ئێرانەوە قسەی جیاواز هەیە لەگەڵ لەسەر ئەوەی کە پەیوەندیەکان ڕێکخراو نین ینی بە شێوەی تەنزیم کراو نین و دەوترێت بەنیکی جیاواز خۆتان گونجاندووە لەگەڵ لایەنەکانی ئێرانە واتە کەسایەتێکی دیاریکراو نییە کە پەیوەندیەکان دروستکە بەڵکو هەندێک شخصیت و کارکتەری سیاسی لەنێو بزوتنەوە بە جیاواز و لینکی جیاواز پەیوەندی بە ئێرانەوەکەن هۆکاری ئەم شێواوێ لە پەیوەندیەکانی ئەو بە ئێرانەوە چییە؟ تەبەنەوە ناشارێت و لەوانەیە هەندێک لە قیادەی بزوتنەوەی ئیسلامی هەبن بە حکمی ئەوەی لە ئێرانە ژیاوە زیاتر بیناسن بە حکمی ئەوەی کە بڵێن مێژوویەکی زیاتری هێل ناو بزوتنەوە زیاتر ڕەفاقەت و ئەو شتانیان هەبێت لەگەڵیە من لەو باوەڕام ئەو جۆرە پەیوەندیە بڵێن کەم و زۆرە بەنسبەتی ئێران و لەگەڵ حیزبەکانی دیشە بە هەمان شێوەیە مام لەوانەیە ئێمە زیاتر شەفافین خەڵک زیاتر بیبینێ یا زیاتر باز بکرێ بەڵام من لەو باوەڕام ینی ئەو جۆرە پەیوەندیەی جمهوری ئیسلامی لەگەڵ هەموو حیزبەکانی ترا بە هەمان شێوە و ئەوش مافێکی خۆیەتی حەزەکە لەناو هەموو حیزبێک و هەموو حکومەتێک حەزەکە لەناو هەموو حیزب و لەناو هەموو دام و دەستگایەکە خەڵکی خۆی هەبێ ئەمە طبیعەتێکە و هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لەوە بکە ئێمە ژۆک و حیزبێکی ئیسلامی وەکو بزوتنەوەی ئیسلامی نکۆڵی لەوە ناکەین احتیمالی هەیە ژۆک و مافێکی خۆی هەوڵ بدە لەناو قیادەی بزوتنەوەی ئیسلامیە لەنا بەس یەکشت زۆر زۆر گرنگە ئەو خەڵکانەی کە یعنی ئەو جۆرە علاقاتانیان هەیە لە قەرارانە بن و ئەو علاقاتش بە بەرژەوەندی حیزب بێ هیچ مشکلە نییە کە ئەگەر ئینسانێکیش علاقاتێکی بەهێزتری هەبێ بەکاری بێنێ بۆ خزمەتکردنی ئەو خەڵکە بۆ خزمەتکردنی بزوتنەوەکە ئێمە دەستخۆشی لێکەین بەڵام علاقات لەسەر علاقات جایە ئەمالەت جایە ئێمە ئەمالەمان قبول نییە بە هیچ شێوەیە بەڵام وەکو پەیوەندی ئێستاش خەڵک زۆربەی ئەو فەرقە ناکە فەرقێ لە بینی علاقات و ئەمالەت ئێمە ئەمالەت ڕەدەکەین و هەر کەسێکیش بێ تەمان بە هەموو شێوەی لێپێچینەوەی لەگەڵ ئەکرێ باشەکەواتە کاک ئەحسان ببوورە کاک ئەحسان پەیوەندی شەخسی و لینکی جیاواز لەنێو بزوتنەوەیە بە ئێرانەوە ئەمە نابێتە هۆکارێک بۆەوەی کە پەیوەندیەکان لەسەر ئاستی دیبلۆماسی و سیاسی و پێبنێنێ و پەیوەندی مخابراتی و شەخسی و شتی زیاتی و بەرژەوەندیەوە لەو باوەڕام هەموو دەوڵەتەکانی تریش ئەو جۆرە پەیوەندیانیان هەیە هەر لە ئەمریکا و بیگرەتە هەمووی هەنێکی شاراوەیە هەنێکی شاراوە نییە جمهوری ئیسلامی ئەو پەیوەندی کە لەگەڵ ئێمە هەیەی بۆ شەوەی من لەو باوەڕام و نەک لەو باوەڕام ینی تاکیدیشم لەوە تەبان کە لەگەڵ هەموو حیزبە کوردستانیەکانە هەم محاولەکان هەیەی کەم و زۆر ئەوانەی لە حیزب هەبێ زیاتر بێ لە حیزب هەبێ کەمتر بێ ئەوە ناتوانانی ئینکاری لێ بکەیت لەگەڵ ئەمە وەزعێکە ینی هەمومانی گرتوەوە ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەو طبیعەتەی کە هەر لە کۆن و سەورەی کوردی بڵین زمانی شەڕی ئێران و عێراق لەوێ بوون و ئەو جۆرە پەیوەندیە تایبەتمەندەی کە هەر لە زمانی شاخ و تا ئیمڕۆ بڵین بەردەوامەوە هەبووە
ئەوانە هەمووی مخەلەفاتی کۆنن. قسەیەک هەیە لەسەرەوەی کە ئەو ناوچەی کە بزوتنەوەی ئیسلامی لێەوە سەر هەڵەیە و زۆربی کادر و سەرکردە سیاسی دیارەکانی ئەو بزوتنەوەیە لە ناوچەی هەڵەبجە و هەورامانەوە کە سنووری ئێرانە سەری هەڵاوە گومان هەیە لەسەر ئەوەی کە ئێران بە بەردەوامی داعمی مادی و معنەوی و استراتیژی و سیاسی و سەربازی ئێوەی کردووە ئەگەر نابۆچی بزوتنەوە ناتوانێت لە شوێنێکی وەکو بادینانە وجودی هەبێت. ئەو شتەش تا حەدێکی زۆر دەتوانی بڵێ بەو شێوەیە نییە لەبەرەوەی ئێمە ئێستا بداسی مێژووی هەڵەبجە و ناوچەی هەڵەبجەمان کرد. تەمان لەبەرەوەی ینی ئۆتۆماتیکی تۆ خەڵک و جەماوەر لەو ناوچە زیاترە ئۆتۆماتیکی ئەو احتیمالە زۆرترە قیادەت لەو ناوچە زیاترە بێ. بۆ نمونە هەر لە بیدایەتەوە قورسایی بزوتنەوەی ئیسلامی ئێمە باسی ئینتیفاضە و شتانەمان کرد لە ناوچەی هەورامانات و شارەزور و هەڵەبجە بووە. بەڵام بەدەرنیە لە کاریگەری ئەو کاریگەری سنووریش کە نزیکە لە ئێرانەوە بۆ خۆی ئەوەش ڕەنگە ئەوە ڕێگە ئەدا لە بەڕۆی لە زمانی شەڕی ئێران عێراق بۆ نمونە ئەو ئازادی ئەو حڕیەت و ئەو جم و جوڵەی کە لەو ناوچانە بووە بڵین لە ناوچەکانی ترا نەبووە هەر بۆ نمونە لێ قەومان ئەوەنەی هەڵەبجە لێ قەوماوە خۆ قەزاکانی تری بڵین باقی کوردستانی لێ نەقەوماوە. ئەمە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەی یەکەم زۆرینەی شۆڕشی کوردی ناوچەی هەوڵەمان و هەڵەبجە دەستی پێ کردووە زۆرینەی ینی بڵین یەکەم هێزی پێشمەرگە و مەفرەزە سەرەتایەکان هەر لەو ناوچە هەموو حیزبەکانی دیژ لەو ناوچانە دەستی پێ کردو. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ڕۆشنبیری خەڵکی ئەو منتیقە وەگەڕێتەوە بۆ ئەو هەموو خەبات و مان و بوونەی ئەو ناوچەی شارە زور و هەوڵەمان و هەڵەبجە تەمان ئێمە ناوچەکانی تریش بە کەم نازانین و هەموو لایە کەم و زۆر هەر لە بادینان و زاخۆ بیگرە تا گاتە خانەقین و جەلەولا و بە تایبەتی گەرمیانیش ئەینیشت بۆ نمونە ناوچەی گەرمیانیش کەوا بڵین زۆر زۆر مانوو بوون لە سەورەی کوردیا و زۆر بڵین وەکو پێویستیش لەوانەیە بە دەمیەوە نەچوو بن هەر لە ئەنفالەکانەوە بیگرێ هەر لە ناوچە دابڕاوەکانەوە هەر لە ناوچەکانی ترۆ وەکو کەلار و کوفری و بڵین سمود وانە لەوانەیە وەکو پێویستیش بە پیریوە نەچوو بین. لەبەرەوە لە کوردستانیشان ناوچەکان ئەوانەی کە زیاتریان لێ قەوماوە حەقە عەدالەتەوە نییە مە هەموو بە یەک چاو تەماشا بکەین. عەدالەت ئەوەیە کولی کەسێک کولی تاقمێک کولی شارێک حەقی خۆی پێ بدێ. لەبەرەوە ئەبوایە حتا وەکو حکومەتی کوردی وەکو ئەحزاب احتیمامێکی زیاتر بەو ناوچانە بدرایە کە زیاتر لێ قەوماوە هەر لە یەکەم ڕۆژەوە تا ئەمڕۆ. لە ساڵی 1970 ئێوە ئەچنە ئێران چۆن چوونە ئێران و کاتێک کە چوونە تۆ چەند لێوێ مایتەوە و دواتر چۆن توانیت پەیوەندی بزوتنەوە و بەریتانیا دروستکەی لە کاتێکە کۆماری ئیسلامی و وڵاتێکی وەکو بەریتانیا دوو دنیای جیاواز بوون چۆن توانیت پەیوەندیەکانی بزوتنەوە بە بەریتانیا وەڕێک بخەیت؟ طبعاً پێش هەموو شتێک ئێمە هەر ئەوەیەکێکە لەو خاڵانەی تریش کە ئێمە سەربەخۆ بووین ئێمە لە زمانێک کە زۆرینەی کورد دوای وەستانی شەڕی ئێران و عێراق طبعاً جێ ئاماژە پێکردن ئەوەش بگەێنم کە شەڕی ئێران و عێراق وەسێنرا جەبهەی کوردستانی و بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق کە لە تاران ئەو دانیشتنەکرا و جمهوری ئیسلامی بە هەموو لایەکی گەیان کە ئەوە شەڕ وەسێنراوەترە بێ بڵین چەکداری و هەموو جم و جوڵێک بۆ سێنرێت تەمان هەر لەو کاتا ئەو بوو مەجلیسی عەلاوانە نیازیان بوو بچنە سووریا و زۆربەی ئەو خەڵکە متەشائیم بوو سەدام نەشوەی سەرکەوتنی هەبوو هەر ئالەو دانیشتنێشە بەڕێز مامۆستا مەلا عەلی هەستایەوە و هجومی کرد کە زۆر بە خراپی لەسەر ئەو کۆبوونەوەیەوە و کە زۆر بە ناڕەحەتی هەڵسا و حتا جەبهەی کوردستانی ئەو کاتێکە بەڕێز کاکنەوشیوان و فواد معسووم و ئەو برایانێشی لێبوو زۆر دەستخۆشیان لە مامۆستا کرد کە ئەو مووقیفە جوانەت نوان لەو جێگەیا و سەرت بەرزکردینەوە. ئێمە هەر لەو کاتە مامۆستا بە هەموویانی وتی ئێمە ئەو خەڵکە چی لێ بکەین لەو هەموو جێگایە ئێمە ئەچینەوە شاخ دژی سەدام کارەکەین ئێوە سڵحی خۆتان کردوتانە هەموو شیعاراتان داوەداوتانە تا ئەم کوژێن و تا ئەمرین ئەو مووقیفەکە ئەبێت تەجیل بکرێت. هەر لەو کاتانە بوو زۆرینەی خەڵک دوای ئەو شەڕی ئێران و عێراق بەرەو ئەوروپا و بەرەو هەموو شوێنێک ئەچوو لیزە پاسەیانەدان. ئێمە شەهید زوبەیر کە کوڕی بڵێ مامۆستا مەلا عوسمانە و ئامۆزای من لەگەڵ منە چەند جار داوای لیزە پاسەیەکمان نەیانداینەکە بڕۆین من بە قاچاخی ڕۆشتوم بە پێ ئەو کاتە بەبێ ئەوەی هیچ کەسێکی ژارمەتیم ناس 203 ڕۆژ بە پێ بووم تا چوومەتە مسەلەسی ئەفغانستان و لەوە چوومەتە پاکستان کە چوینەتە پاکستان هەر لەو کاتە بڵین لە ساڵی 1970 کاتە بڵین ئیهاتی 1970 بوو هەر لێەوە دەستمان کرد بە پەیوەندی دروستکردن لەگەڵ
ئیسلامیەکانی پاکستانە قازی حسین ئەحمەد و جەماعاتی تر و حتا ڕسمی هەڵەبجە و ئەمانەمان گەیان بۆ مجللانە و غەریب و بەلایانەوە لە بەرەوەی ڕژێمی بەعەز زۆر دەورێکی زۆری هەبوو کاتە لە ببوورە کاش قسەی خۆت لەبیر نەچێ دواتر بچۆرەوە سەری ئەمەوێ ئەو پرسیارە بکەم کەواتە ڕۆشنی تۆ لە ئێرانەوە بۆ بەریتانیا ڕۆشنیشی ڕسمی و فەرمی نەبووە پەیوەندی نێودەوڵەتی یاخود بڵێم هاوکاری و پشتیوانی نێودەوڵەتی و حیزبی لە پشتەوە نەبووە ئەوەندەی کە جوودێکی شخصی بوو نەخێر بە هیچ شێوەیەک ئەسڵەن وەکو قەدەر وا بوو من بۆت باز دەکەم ئێستاکێ ئێمە بەو شێوەی ڕۆشتین بە پێ ینی مجازەفەیەکی زۆر گەورە بە تەنهاش ڕۆشتین هەرخوای گەورە نەیکوشتین کە لەوێش بووین هەر لەو کاتا کە جیهادی ئەفغانی لێ بوون و پیشاوەر شارێ بوو زۆر پارێزراو بوو من ئێمە لە پیشاوەر دانیشتین مجلەیەک دەرەچ و کاتە بە ناوی ئەنەفیر ئێمە مەکتەبێکمان دروست کرد بوو بڵین لەوێ بووین و جم و جوڵمانە کرد و بە هەموو شێوەیەک و هەرەو کاتە سەفارەتی عێراقی لەوێ زۆر خەمی لێ نیشتە بوو لەبەرەوە بۆ یەکەم جار بوو ڕسمی هەڵەبجە ئەوانە لە ڕۆژنامەی ئەو جەماعە ئیسلامیانەی پاکستانە بڵاو بێتەوە و باسی جەرایمی بەعەز بکە لەبەرەوە هەر خەبەرمان پێکرد لەو کاتە تەمان بە شوێنمانەوە بوون و بە شوێنمانە ئەگەڕا هەر لەو کاتە تەمانەتر بەردەوام بووین ئەو مجلە ئەنێرا بۆ هەموو وڵاتانی خلیج پێشگرتنی کویت بە هەفتەیە هەرچی مجلەیە نێرا بوو بۆ کویت و سعودی ئەوانە بە هەمان سندوقی بەریدی تەمان نەمانەوێرە عنوانی مەکتەبەکە بدەین سندوقی بەریدی دانرابوو نێرایە بۆ سندوقی بەریدەکە ئامادە نەبوون لەبەرەوەی باسی سەدام حوسێن و جەرایمەکانیەکە حتا بچێتە ناو و ئەو وڵاتە خلیجانەوە لەبەرەوەی ئەو جوهودانە هەبوو تەمانتر مراقبەیان کرد بۆ سەرمان لەبەرەوە کە کوێت گیرا یەکسەر سەفارەتی سعودی بڵین لەو کاتە ئیتصالیان پێکردین تەمانە جێ ئاماژە پێکردنیش ئەوەی کە بڵین ئێمە هەر لەو کاتێک کە لە پیشاوەرا بووین علاقاتێکی فراوانمان دروست کرد لەگەڵ ئەو ئیسلامیانەی کە لەوێن من هەرەو کاتە ئەیمن زەواهرین بینی کە بڵین ئێستاکی یەکێکە لەو مطلبین و هەموو جەماعەتانە لەوێ بوون و هەر لەو کاتە بنلادن لەوێ بۆ ئێمە هەموو دیومانە و قسەی لەگەڵ کراوە لەبەرەوە کاتە هەمووی کە مەشغوڵ بۆ بە جیهادی ئەفغانی و هەمووی لەوێ بوون هەموو عەبدوڵڵا عەزام کە یەکێکە لە قیادەی ئیسلامی دانیشتمان لەگەڵا کرد و حتا ئەو ڕۆژێک کە کوژرا بەڕێز مامۆستا مەلا عەلی لەگەڵ دوو نەفەری ترە لە سڵحا بوون لەگەڵ ئەوە کە بینی بورهانەدینی ڕەبانی و حیکمەتیار باش بکەن ئەوە بوو کەوتنە بینیش و بۆ بەیانیا پێشەوەی بچێ بۆ نوێژی جومعە عەبدوڵڵا عەزامیان شەهید کرد طبعاً ئەو علاقاتە فراوانە کارێکی وای کرد حتا لەو کاتە حکومەتی عێراق ویستی تەمان شەهید زوبەیریش هاتە ئەوێ و هەر بڵین بەیەکەوە بووین لەگەڵ منابوو وای کرد حکومەتی عێراقی محاولەی کرد لە ڕێگەی جەماعاتی ئیسلامی پاکستانی کە ئێمە بفڕێنێ بمان فڕێنێ و شتێکمان لێ بکە لەبەرەوە زۆر باڵا دەستیش بوون شەو درەنگ وێنەی ئەو شخصەش هەیە کە ناردی بە شوێنمە قازی حوسێن ئەحمەد ناردی بە شوێنماوەتی کاکە سەفارەتی عێراقی داوای لێ کردوین کە کوڕێکی مەلا عوسمان و کوڕی مەلا عەلی لێرن ئەبێ بە هەر وەسیلەیە بێ فێڵێ بکەن و بیان فڕێن تەسلیمانی کەن وتی ئێمە نایکەین لەبەرەوەی علاقاتی ئیسلامیمان لەگەڵ ئێوە بەهێزترە بەڵام جەماعەتی تر هەیە ئیکا لەبەر ئەوە شوێنی خۆتان گوم کەن بڕۆن بۆ جێگەی کۆن ئەو بەپێ هەم لێمان ناگەڕاینەوە بۆ کوردستان و جارێکی تر هەم گەڕاینەوە بڵین بۆ پاکستان خۆمان گوم کرد لێ بۆ مودەتێ ئەوەی جێ ئاماژەکردنیشە ئێمە چۆن بڵین هەر لەو کاتاوەکو بزوتنەوە چیمان کردووە لەوێ ئەو کاتە لە ئێرانە فاکس ممنوع بوو نمونەیەکی بچووک تەمان ڕەبانی و بورهانەدین ڕەفشەهی ڕەبانی ئەمان هەمووی بینمان زۆر خۆش لەگەڵیانە لەبەرەوەی کە نابشکنراکە چوو بۆ ئێران فاکس لە ئێران مەمنوع بوو بورهانەدینی ڕەبانی کە مەسوولی گەورەترین حیزب بوو ئەو کاتە لەوێ فاکسێکماندا ئەو خستێ ناو جانتای دیبلۆماسی خۆی بۆی بردین بۆ تاران لەوێ نەفەر هات لە سنەوە فاکسەکەی برد و بردی بۆ ئەوێ و بۆ فاکسێکمان هەبێ لەبڵین لە سناو بەیاناتی هەر شتێکە بوو بیگەێنین بە عالەمی ئیسلامی بە دەرەوە یا بیگەێنن بە بڵین ئەو مەکتەبەی ئەلامی کە دروست کرابوو لە بیشاوەر جێ ئاماژە پێکردنیشە پێش ئێمە چەند برایەکی عەرەبە بێ هەموو شتێک خۆی بڵین پێش ئێمە لەوێ بوون ئەوان مەکتەبەکەیان دامەزراند بوو و ئەوان مؤسیسی مەکتەبەکە بوون تەمان نەک ئێمە گوادوایی چوین فراوانتر بوو زیاتر لەبەرەوەی کە بڵین لێەوە هاتبووین ئەوان عەرەبی سوننە بوون کە لێەوە بوون و مەحموود سامڕایی کە ئەبوو جوودی پێڵێن و کاک محەممەد حەسەن و مەجموعەیە برای موسڵاوی و ئەوانە کە لێەوە بوون یارمەتی دەری بڵین ئێمە بوون و لە پێش ئێمەش لێ بوون هەر لەو کاتا تەمان ئەو علاقاتە فراوانە و لەگەڵ هەموو قیادەی ئەفغانیا دانیشتمان هەبوو نامەمانە هێنا و نامەمانە برد و علاقاتێکی زۆر خۆش و باشمان دروست کرد بوو و هەر لە ڕێگەی ئەوانیشە لەگەڵ ئەو هەموو ئیسلامیانی کە لە بیشاوەرە هەبوون علاقاتێکی زۆر بەهێزمان هەبوو و ئەیان ناسین و ئەمان ناس زۆر باشە کاک ئیحسان کە گەشتی تە بەریتانیا چۆن خۆت بە بریتانیەکان ناسان بڵێ چۆن لێوە بەچیەوە سەرقاڵ بوویت یا بە بڵێم چۆن ویستت پەیوەندی لینک لە نێوان بزوتنەوەی ئیسلامی و ڕوتێکی ئیسلامی و بریتانیەکان دروستکەیت ئایا بریتانیەکان بەبێ مەرجوو
بەبێ داواکاری ئەم خواستی ئێوان قبول کرد. طبعا پێش بەریتانە ئێمە کە لەوێ بووین حەزەکەم ئەوە بەجەنابە بڵێم طبعا سەفارەتی سعودی ئێمە یەکەم کەس بووین کە لە بیشاوەر بووین پەیوەندیان پێوە کردین کە وەکو معارەزەیەک بڕۆین بۆ سعودیە کە کۆیت گیرە هەفتەیە پێش ئەوەیان هێشتێک مجلەمان بچێتە ناو سعودیە بەڵام دوای ئەوە یەکسەر پەیوەندیان پێوە کردین وەرن و نەمانزانی و سەدامان نەناسی ئێمەش خۆشحاڵ بووین طبعا پەیوەندی کرا بە ئەو کاتە بەڵێن بەسنەوانەوە کە وەفدێک بێت و ئەوان بە هەموو شێوەیەک ئامادەن استقبال بکەن ئەو بوو خۆشحاڵ بووین بۆەوەی کە جوهودەکان سەری گرتو ئەو بوو مامۆستا مەلا عەلی مامۆستا مەحمووی ئازادی هاتن بۆ ئەوێ و لەوێەوە لەگەڵ برایەکی تری عەرەبی خۆمان لێەوە ڕۆشن و چوونە سعودیە کە چوونە سعودیە طبعا یەکسەر لەوێ ئیتیمامێکی زۆریاندا حتا لەو جێگە کە دانرابووین ئەمیری کۆیتوانەکە ڕایان کردبوو هەر نزیکی ئەو جێگە بوو کە دانرابووین لەوێ لەبەرەوە ئیتیمامێکی یەکەم معارزێکی دژ بە سەدام حوسێن کە پێی خستە خاکی سعودیەوە بڵێن ئێمە بووین هەر لەوێ طبعا ئەو دوای ئەوە طبعا کە ئێمە بە قاچاقی لێ بووین ئەوەش هینێکی هەیە تاریخی خۆی هەیە جوازێک ئێمە بە هینی بۆیان ناردیم بڵین بە پاکی بۆ ئەوێ هەموو مۆری حکومەتی عێراقیمان لابوو ئێمە لە بیشاوەر جوازەکە من بە خەتی خۆمان دروستمان کرد و مۆرمان لێدا لەسەر ئەو ساسەکە مۆرمان لێدا هەموو شتێ لێ بە پارە کرا ئیقامی پاکستانمان خستە سەر و شیبە ڕەسمیێکمان لێ هاولێوێ هەر بۆ جوازە تەزویرە بوو چوینە سعودیە کە چوینە سعودیش و وەزعەکەیان زانی و داوایان کرد ئەوە بوو یەکسەر لەو کاتە هەرچێکمان تەڵەب کردیاندانێ جوازی سعودیاندا بە مامۆستا مەلا عەلی و جوازێکیشاندا بە من بەو جوازە یەکەم جار سەفەرمان کرد لەوێ ئەو بوو یەکەم جار چوینە ئەمریکا لە ئەمریکا لەو موتەمەرە بەشدار بووین کە لە کەنساس کرا و چوینە ویلایەتەکانی تر و دوایی لە ئەمریکاوە چوینە بەریتانیا کە دوایی زانرا لەوێ خەڵکێکی زۆر و معارەزە لەوێن وا بە باش زانرا کە دۆستێکی خۆشمان زۆر لێ بوون کە من بڵین لەوێ جێگیر بم کە لەوێ جێگیریش بووین معارەزە لێ بوو هەر وردە دەستمان کرد بە نیشاتات و دوای مدەتێک پەیوەندیمان کرد بە لەبەرەوەی معارەزە فعال بوو لەوێ بۆ وەزارەتی خارجیەوە لەگەڵ خارجیا بەرەبەر دەستمان کرد بە دانیشتن و الحەمدولله هەر لەو ڕۆژەوە تا ئەمڕۆژ ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ هەموو لایەکە لەسەر ئەساسی احترامی متەبادل و لەسەر ئەو ئەساسانە بەردەوام دەوترێت کاک ئیحسانی مەلا عەلی عەبدولعەزیز لە بەریتانیا ژنی بەریتانی هێنا و ژنەکەشی موسڵمانی و پابەندی ژنی بە پێڕێوی شریعەتی ئیسلامەوە ئەم قسەیە چەند ڕاستە ئەخسڵ ئەساسی نییە من خێزانم بەریتانی نییە طبعا بەڵام ئەجنەبیە طبعا موسڵمانیش بووە و من خاوەنی یەک کوڕم و کوڕەکەیشم ناوی ئەحمەد نەڵێ زۆر باشە باش ئەوەی دیارەکە ئێوە وەک نوێنەری یاخود بڵێم وەک بەرپرسی پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی کاراکەن بەڵام هەندێک لە لایەنگران و ئەندامانی بزوتنەوە پێیان وانە دەڵێن شتێک نییە بە ناوی نوێنەرایەتیەوە و ئەوان پێیان وانە کە تا ئێستاش هیچ ئۆفیسێک یاخود نووسینگەیەک بە ناوی نوێنەرایەتی و پەیوەندیەکانی بزوتنەوە هەبێت طبعا ئەوەش ڕاستە طبعا ئەوە توانی بڵێن نیوەی ڕاستە نیوەی دوانیە وەکو پەیوەندی طبعا ئەوە هەموو کەس دەزانێ چەندەها جار وەفدی بزوتنەوە هاتووە سەردانی بەریتانیا و ئێمە لەگەڵ یاچین بۆ وەزارەتی خارجی و ئەڵمانیا و هەموو وڵاتان و ئەمریکا و ئەوە هەموو هەرچی پەیوەندیەکی بزوتنەوەی ئیسلامی کوردستانی عێراق بێ جگە لە جمهوری ئیسلامی ئێران هەموو پەیوەندەکان ئێمە خۆمان لە بیدایەتەوە دروستمان کردو نەک یەکێ بێ ئێمە هی ناسان بێ بەوان ئەنی هەموو ئەو پەیوەندیانە تا ئەمڕۆژ ئێمە دروستکەری بووین نەک یەکێک بێت و ئێمە ناسان بێ بەوانە و هەموو ئەو شتانەش بینراون ئایا بزوتنەوە کە بە ئەمریکا ناسێنراوە ئایا بزوتنەوەی ئیسلامی کە بچۆتە ناو حەو حیزبە ئایا بزوتنەوەی ئیسلامی کە چۆتە ئەڵمانیا و لەگە وەزارەتی خارجی ئەولانە هەمووی دانیشتنی کردو ئەی چۆنی کراوە وەکو ئەوەی کە پەیوەندی و مەکتەب و ئۆفیسێکینی ئەمەش ڕاستە بەڵام ئەوە بۆ چی نییە ئەگەڕێتەوە بۆ ئیمکانیات ئێمە تا ئەمڕۆژ بزوتنەوە لە بەرەوەی هیچی نەبووە ئێمە تا ئەمڕۆژ هەرچێکمان کردو خۆمان کردومانە لەسەر گیرفانی خۆمان بە ئیمامان بە قەزیەکە هەیە تا ئەمڕۆژ ئێمە تەحەداکەین بزوتنەوەی ئیسلامی هیچ جۆرە یارمەتیەکی ئێمەی دابێ بگرە بە عەکسەوە لەبەرەوەی ئیمانمان بە قەزەکەی ئێمە خۆمان بە ماڵ و گیانی خۆمان و هەر لە باو با پیران و باوکیشمە بۆمان ماوەتەوە کە ئامادەین گیانی خۆشمان فیدا بکەین نەک ماڵی دنیا ئەگەڕێتەوە بۆ بێ ئیمکانیاتی کە ئێمە ئۆفیسمان نەبووە لەبەرەوەی ئیمکانیات نییە بەڵام عەلاقاتەکەمان هەبووە ڕێزمان هەبووە دەور هەبووە هەموو شتێک هەبوو کارەکانیش ئەو شتە ئەبینن باش کاک ئیحسان ئەوترێت لە ساڵی 1996 چەند وێنەیەکی تۆ لە چوارچێوەی نامیلکەیەکا بڵاو کرایەوە دەنگۆی ئەوەیە کە هەرێمی چوار ئەم نامیلکەیە و وێنانی تویان بڵاو کرد بێتەوە بەبەست لەم باکردنەوە وێنانە چی بوون یاخود ئەو وێنانە چی بوون کە بڵاو 96 نەبوو تەمان 94 بوو
ساڵی 1994 من ئێمە لەو کاتا بەداخەوە بزوتنەوەی ئیسلامی لە شەڕێکی ناخۆیان بووین لەگەڵ هەرێمە و هەموو کەسێکی شەزانێ ئێمە تەنها سەوتێ بووین لە دەرەوەی وڵات کە بە مقابلی یەکەوە بڵین بەداخەوە تەمان کە شتێک نییە فەخری پێوە بکرێ بەڵام ئیتر کە مقابل کە شەڕ بوو تەمان تۆتر مقابل یەکە قسەمانە کردو لە ڕادیۆکان و تەلەڤیزیۆن و ئیعلام و جەریدە و مجلە و هەمووی طبعا قسەکانی ئێمەش زیاتر تەسیری کرد بۆ سەر زۆربەی صاحب قەرارات لە وڵاتانە و ڕێزێکی باشیان لێگرتین لە هەموو لایەک طبعا ئەمە بوو بە سەبەبی ئەوەی کە بڵێن کارێ ئەو کاتە من طبعا گەنجیش بووم بڵین زیاتر تەمەنم زۆر گەنجتر بوو طبعا وایە نەزانی من ئینسانێکی بڵین لەوانەیە شەرمن بم ئەگەر شتێکی وا بکەن یەکسەر ڕابکاتە دوا ڕووی نەیە هیچ شتێ بکە ئەوە بوو هەستان بەکارێکی وا بەڵام ئەو کەیسە تەمەن لە لای پۆلیسی بەریتانیە و دەستی وڵات و جێهێت و شتی وایتیا بوو و ئێمەش کاتیشمان کرد هەر لەو کاتە شتێکی دروست کرا بوو بەڵام ئەو هەدەفەی کە ئەوان ویستیان نەی پێکە بەعکسەوە ئێمە زیاتر بەردەوام بووین لە کار و چالاکیەکەمان زۆر باشە من ئەمەوێت کاتم زۆر کەماوە کاک ئیحسان ئەمەوێت دوا پرسیار بکەم دەوترێت هەمیشە نزیکایەتی ئێوە بزوتنەوە لە پارتی و زیاتر بوو وەک لەو دوورکەوتنەوەتان لە یەشێتی لە کاتێکا کە برادرانی پارتی لە 95 کادری ئێوەیان کوشتۆ لە هەڵەبجە بەڵام بە پێچوانەوە پەیوەندیتان لەگەڵیان باشە بۆ یەشێتی لەسەر شتێکی زۆر بەسیط پەیوەندیەکانتان ئاڵۆز بۆ تێکچووە بۆچی لە یەشێتی لە پارتیەوە نزیکن و لە یەشێتیەوە دوورن ئەگەر بکرێ بە یەک دەقە وەڵام بێتەوە ئێمە طبعا ئەو علاقاتە مێژوویە کە لەگەڵ بەڕێز کاک مەسعود و پێش ئەویش لەگەڵ جەنابی بڵین سەرۆک بارزانی و هەموو ئەو بڵین ئایلە بەڕێزە و هەموو حزبی بڵین پارتی دیموکراتی کوردستان علاقاتێکی مێژوویە و پاراستومانە و ڕێزیان لێگرتوین و ڕێزمان لێگرتوین و هەمیشە هەوڵماندا و بتەوتری بکەین لەگەڵ یەکێتی نیشتیمانیشە من لەو باوەڕام هەم مام جەلال هەم بەڕێز مامۆستا مەلا عوسمان هەم مامۆستا مەلا عەلی خواستیاری ئەو شەڕە نەبوو من لەو باوەڕام دەستێک هەبوو کە ئەو شەڕی کرد دەستێک هەبوو کە ئێمە مەشغوڵکە بەیەکەوە دەستێک هەبوو کە وا بزوتنەوەی ئیسلامی وا لێ بکا کە دوور بێ لە قەرار لە بەغدا و لەو مەنتیقە سونیانە بە تایبەتی کێش نزیکە لە ئێمە و زیاتر بڵین ئەو بەیانەی یەکێتی نیشتیمانی و ئیلا ئیستەش ئێمە ئەگەر بێت و دیراسەیەکی وەزع بکەین من لەو باوەڕانیم کە هەم مام جەلالیش و هەم مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلیش خوازیاری ئەو شەڕە بوون و ئەو شەڕیان ویستنی زۆر سپاس کاک ئیحسان جەرمە کاتی بەرنامەکەمان کۆتایی هات بەڕێزان ئەلقەی دووەم کۆتایی پێ هات بە ناچاری ماڵئاوای یەکەین تا ئەلقەی سێم و تەوەرەکانی دواتر و تاواکردنی گفتوگۆکەمان و خواتان سپێنی خواتان لەگەڵ زۆر سپاس کاک ئیحسان